جۆرێتر لە جۆرەکانی فەقیر و هەژار کەسانێکن کە قەرزارن ئەو کەسەی قەرزار بووە، بەڵام قەرزاری جۆری زۆرە، هەرچی بازرگانی ئەم سەرزەویە دەبینی هەمووی قەرزارە. ئایا زەکاتی پێشێ؟ نەخێر. هەرچی دەوڵەمەندێ قەرزارە، قەرزاری کەسێکە لە سەروی خۆی کەشتی لاهێناوە، بۆیە هەر کەسێ وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ. خوای گەورە دەفەرمێ وەلغارمین، یەکێک لەو کەسانی کە زەکاتی پێدەشێ کەسێکە قەرزار بێ بەڵام بە شتێکی معقول. نەفەرێک پێمی وت مامۆستا برایەکم داوای زەکاتم لێکە، بەڵام بۆچی داوای زەکاتی لێکە؟ ئەم ئینسانە داوای زەکاتی لە براکەی خۆی کردووە، براکەم پێویستم بە زەکاتە، بەڵام بۆچی پێویستی بە زەکاتە؟ وەڵا خانوویەکم کڕیوە بە 25 دەفتەر، 25 دەفتەر، 2 دەفتەر لەسەری قەرزارم، سیارەکەشی بایی 5 دەفتەر، ئەمە 30 دەفتەر، داوای زەکاتەکە. ئەمە زەکاتی پێشێ؟ حاشا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي. زەکات بە دەوڵەمەند ناشێ و بۆ کەسێکی لەشی ساغە و دەتوانێت کەسابەت کە و کەسابەت ناکە، عیبی نییە کەسابەت ناکە، بەڵام کەسێک کەسابەتی کرد و کەسابەتەکەی بەشی نەکرد، احتیاج بوو بەپێی پێویست نەبوو کەسابەتەکەی، ئەوە زەکاتی پێشیە ئەگەر ڕازگۆ بوو و پارەی نەبێ لە ماڵەوە. بەڵام کەسێک لەشی ساغە و هیچ ئیشێک ناکە، دەڵێ ئیش نییە، ئیشیشی بۆ دۆزێ ئیشەکە ناکە، ئیش نەکەرە، عیبیشی تیانێ، نەخۆشیشی نییە، ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ ناشێ. بۆیە بزانە بۆچی قەرزار بوو، ئەو کەسە شتێکی معقولە قەرزار بووە. وەڵڵاهی خەڵک هەبووە هاتووە بۆ لام وتێتی 4 ملیۆن دینار قەرزارم. کاتێکە لی کۆڵامەوە بۆچی 4 ملیۆن قەرزاری؟ داوای زەکاتێکە ماگی ڕەمەزان. دوای سەیرێکم پێش ڕەمەزان خۆی ئیعترافی کرد، قسەی خۆیەتی، وتی وەڵا پێش ڕەمەزان چوومە بای 4 ملیۆن ئاڵتونم بە هەدیە بۆ خێزانم کڕی بە دیاری، 4 ملیۆنم داوە بە ئاڵتون بۆ یوتۆمە دیاریە بۆ تۆ، مانگی ڕەمەزان خەمنێ بە پێیەکەم بە ناوی قەرزاریەوە. فڕوفێڵ زۆرەکری ئاگادار بن. هەیەڵێ قەرزارم 10,000 قەرزارە، 50,000 قەرزارە، بەس بۆ ئەوەی سوێنە خواوە گەڵای دار گوێی لەوە نییە کە ئەمە پێی ناشێ و حەڵاڵ نییە بۆی. کەواتە ئاگادار بن، هەر کەسێک وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ، بزانە بۆچی قەرزار بووە. بەهۆی ماڵ و مناڵەوە قەرزار بووە، بەهۆی نەخشتەرگەری و عملیات و نەخۆشیەوە قەرزار بووە، یا بەهۆی شتی دەست بەتاڵیەوە. ئەبێ بزانی بۆچی ئەو کەسەی کە قەرزار بوو بۆچی قەرزارە. قەرزار زەکاتی پێ دەشێ، قەرزار بێ بەڵام بە مەرجێک ڕازگۆ بێ و قەرزەکەشی بۆ شتێکی معقول بێت، نەگوە کابرا بڵێ خانی 25 دەفتەری کورێ زەکاتم پێویستە. قەرزارێکی بۆ شتێک بێ معقول بێ، شەرعی بێ، ئەو کەسە زەکاتی پێ دەشێ ئەوەندەی کە قەرزەکەی بۆ دەبر بکرێت. بۆیە ئاگاداری خۆتان بن، بزان زەکاتی خۆتان بە کێ ئەدەن، بگەڕێن یەکسەر لە کۆڵی مەکەنەوە، ساڵی جارێک زەکاتە دەی، بۆیە لە کۆڵی مەکەرەوە. خۆت مەجالت هەیە باش، ئەگەر مەجالت نی بیدە بە کەسێکی ڕازگۆ و کەسێکی ئەمین بدۆزەرەوە، زۆر ڕازگۆ بێ و عاقڵ و تێگەشتوو بێ، بڵێ ئەم مەبلەغە بدە بە ماڵی چەند ماڵێکی فەقیر کە خۆت بیاناسی و پرسیاریان بکەی، بۆی ئینشەڵا زەکاتەکە جێگای خۆی بگرێت.